داتا و زانیاری بڕبڕەی پشتی هەر دامەزراوە و حکوومەتێکە تاکو بتوانێت پلانی گەشەکردنی لە سێکتەرە جیاوازەکان دابڕێژێت. لە ساڵی 1970 بەدواوە هەرێمی کوردستان هیچ سەرژمێریەکی نییە و هەر کارێکیش کە دەیکات لەسەر گریمانەیە. ئەمەش لە چەندین بواردا کێشە و بربەست دروست دەکات. داتا و ئامار دەتوانم بڵێم بڕبڕەی پشتی وڵاتن لە بواری گەشەسەندن و لە بواری پلاندانان. هەر وڵاتێک داتای حەقیقی و داستای ڕاستی هەبیتن پلانی بەقوە دەبێت کە پلانی بەقوت بوو پلانەکەی ڕێکوپێک بوو گەشەسەندنیەکی زۆر دەبین لە زۆربەی بوارەکان لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری کشتتوکاڵ لە هەموو بوارەکە لە هەموو سێکتەرەکان بەڕاستی دەتوانم بڵێم داتا و زانیاریەکان سامانەیەکە سامانێکی دەوڵەتێک ئەو وڵاتێک کە ئەم داتایە بە ڕێک و بێکی بەکاردەینی گەشەسەندنی بەڕاستی مەزمونە. بەڵام ئەو وڵاتێک کە داتای نییە داتای حەقیقی نییە هەموو ئیشەکان لەسەر چ دەبێتن بەڕاستی لەسەر خەمڵاندن دەبێت. جاروی ئەم خەمڵاندەش چی لێ دێتن بڕیارەکانت بە هەڵە دەبیتن. ئێستا زۆربەی گرفتەکانی دنیا ئەگەر سەیری بکەین هەمووی گرفتەکە لە داتایە ڕاستی و دروستی داتا. بەڕێوەبەری ئاماری هەولێر دەڵێت سەرژمێری ئەگەر شارێک یاخود گوندێکیشی لەگەڵدا نەبێت هەژمار ناکرێت. بەپێی پێوەر و ڕێنمایە نێودەوڵەتیەکان پێویستە هەر 10 ساڵ جارێک سەرژمێری لە وڵات بەڕێوە بچێت. هەر وڵاتێک و لە یونیسف هەر وڵاتێک سەرژمێری دەبی لە ماوەی 10 ساڵ ئەنجام بدا و ئەو سەرژمێریە بە تەواو نەکرا و هەژمار دەکرێت نەک تەنها ئەگەر سێ پارێزگای گەورەی وەک هەولێر و دووەک سلێمانی لەگەڕ نەبیتن ئەگەر شارەکیش لەگەڕ نەبی ئەگەر هەندە گورتر بین و ئەگەر گوندەچی لەگەڕ نەبیتن ئەوانە لە ڕووی مێژوویەکی کورد دەمەوێت پێتان بڵێم بە زۆر باسی 57 دەکەن لەبەرچیا کە 57 بە یەک لە سەرژمێریە باشەکان هەژمار دەکرێتن. هەندە کۆکاری خێرای مەفهومتان لە بۆ باز دەکەم لەبەرچیە کە ئەوە کرا یەکەم ئەویان لە سەردەمی مەلیک کرایە، دووەم ئەو نوخبەی کە سەرپەرشتی سەرژمێریەکەیان کردیا کەسانی زۆر شارەزا و دڵسۆز بووینە بە وڵاتەکەیان بەڕاستی هەوڵیاندایە باشترین داتا لە بۆ سەرژمێریەکە دەستنیشان بکەن. سێمیان لە 57 گۆڕانکاری گەورە لە سەرژمێری عێراق ڕوویدا نفوز ڕێک خراوە. وا بڕیارە بە دوو قۆناغ لە نێوان 16 تاکو 19 مانگ بۆ قۆناغی یەکەم و لە 20 بۆ 21 مانگیش بۆ قۆناغی دووەم پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەنجام بدرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.